لە بەردەوامی پرۆسەی دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیاندا ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان 4000 لتر نەوتی سپی بەسەر بەشێک لە دانیشتوانی قەزای سۆران دابەش کرد. ئەمڕۆ لە سۆران دەستگای خێرخوازی بەخشین وەکو هەمیشە لە درێژەی کار و چالەشەکاندا هەستا بە دابشکردنی نەوتی سپی ماڵان بەسەر ژمارەیەک خەڵکی فەقیر و بێباوک و کەمەندام. ئەم نەوتە زیاتر لە 4000 لیترە و لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بەڕێز ماوەسابستار دابین کراوە، هەروها لەلایەن هەندێک لە خێرخوازانی سۆران بەشێکی دابین کراوە. داوا لە خێرخوازانەکەین و کە هیمەتی زیاتر بکەن هاوکارمان من بۆی ئێمەش بتوانین ماڵی خەڵکی هەژار و نەدار و کەم دەرامەت گەرمکەینەوە بەم زستانە. هاوڵاتیان سوپاسی فراکسیۆنی کۆمەڵ و دەستگای بەخشین دەکەن کە لە کات و ساتێکی پێویست نەوتی سپیان بەسەر خەڵکی سۆران دابەش کرد کە پلەکانی گەرما لە شەوان بۆ ژێرسفری سلیزیدا دەبەزن و ناوچەکە کەشێکی زۆر ساردی هەیە. واللهی کاکە لەلحانەوە لەو حاڵەتی زۆر زەرور بوو، خوای گەورە ئەزلو پاداشتیان داتەوە. بەڕاستی لە ئێستانەوە کە زۆر زەرور بوو کە تاالحانەوە نیوەی سۆران نەفتی وەرنەگرتیە. الحەمدولیلا کە کۆمەڵ بەو ئیشەی هەستە، ئەو خێرخوازانە بەو ئیشەی هەستاینە، خوای گەورە ئەزلو پاداشتیان داتەوە، خوای گەورە خێریان بنووسی. زۆر زەرور بوو. خوا خێرێ بەخشین بنووسی یا ڕەبی، خوایە دەستگای بەخشین واللهی منتەقەین بە منتەقەی زۆر ساردە، بەڕاستی خوا خێریان بنووسیتن، یعنی یارمەتین ئەدەن. لە کاتەکی گونجاو بوو زۆر بەڕاستی، یعنی زۆر گران بۆ پێ ناکردرا، بەڕاستی خوا خێر و بنووسی یا ڕەبی. واللهی ئێستا زۆر زەرورە، ئێستا زۆر زەرورە لەبەرەوەی ئێستا دستانێکی زۆر ساردە، هەموو چیاکان بەفریان کەتی هەتا دەورەی دیانان. ئێستاش داواکەین کۆمەڵ یارمەتیاندا زیاتر ئەو فەقیر و قارانە، خوا خێریان بنووسی، خوا بەرەکەتیان باوێتە مارەوی، خوا ئەو خێریانە کات ئینشاءڵڵا. دابەشکردنی نەوت لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە کات و ساتێکدایە کە تاوەکو ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان نەوتی سپیان وەرنەگرتووە. سەرڕای ئەوەش لە بازاڕەکاندا نرخی نەوتگرانە و کڕینی بارگرانی زۆر لەسەر هاوڵاتیان دروست دەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.